بڕیارەکانی پارێزگاری کەرکووک بە وەکالەت سەبارەت بە زەویە کشتوکاڵەکانی سنووری دبس و کەرکووک بەردەوامە و پەرلەمانتارێکی بەغدادیش دەڵێت سکاڵا لە دژی ڕاکان جبوری تۆمار دەکەن لە بەرامبەر بەشێک لەو بڕیارانەی کە دژی پێکەوە ژیانی نەتەوەکانی کەرکووک دەیدات. لە دوای 16 ئۆکتۆبەر دیارە ئەم پارێزگارە هاتووە کۆمەڵی کێشەی ئەمنی و کۆمەڵایەتی سەربازی لێرە خوڵقاندووە، کێشەی ئیداری خوڵقاندووە، دیارە کۆمەڵێک مدیر دایرە و بەڕێوەبەری بەشەکانی لاداوە. ئەم کێشانەی ئەو کارانە کاری نادەستوری و نایاساییە و ئێمە کارمان لەسەری کردەوە. پێی یاسا هەندێک لەو بڕیاریانەی کەداوێتی ئێمە ئەیدەینە دادگا و دەبێت دادگا بڕیاری خۆی بدا. وەکو مەسەن بۆ نمونە لەسەر نووسراوەکانی زمانی کوردی هەڵگرتووە. ئێمە لەسەر ئەوە داوای لەسەر تزیلەکەین، لەسەر شتەکانی تریش دەبێت بە پێی یاسا و بە پێی دەستور ئەم شتانە بۆ ئێمە یەکلایی بێتەوە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمە چەندین جارە پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بڕیاری گەڕانەوەی هاوڵاتیانی عەرەب بۆ ناوچە کوردنشینەکان دەردەکات و لە هەفتەی ڕابردووشدا بەهۆی بڕیارەکانی ناوبراوەوە کێشە لە نێوان جوتیارە عەرەب و کوردەکانی سنووری داقوق ڕوویدا. بەرپرسانی حزبە کوردستانیەکان لە کەرکووک پیان وایە ئەم بڕیارانەی کە دژ بە کورد لەو ناوچانە دەدرێت مێژوویەکی قوڵیان هەیە کە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی بەغداد دژ بە کورد جێبەجێیان کردووە. بڕیارانی کە ئێستا ئەدرێ ئەم بڕیارانە پێشتر لە زمانی حزبی بەعسا زۆربەی ئەم بڕیارە تعریب کراوانی کە ئەو منتقانی کە کوردنشتین بوون و تعریب کراون ئەمانە هەمووی بڕیاری بۆ درابوون. بەڵام پاش ئەوەی کە ئەم پرۆسەیە هاتووە ئەو قەزیانە نەما هەر کەسە گەیشتەوە سەر مافی خۆی. بەڵام دووبارە دەستبردن بۆ ئەم بڕیارانە من وایە بینم کە هەم بشێ و ئاژاوە دروستەکە هەم ئەمە لە سەرچاوەیەکی ڕەگەزپەرستانەوە ئەو بڕیارانە دەرەچێ. بۆیە تەمەنا ئەکەم کە یعنی چی در نەهێڵ ڕێگە بگیرێ لەوەی کە ئەم بڕیارانە دەربچێ. ئەمەش بە یەک شت ئەکرێ بەوەی کە کورد بۆ خۆی بڕیاری خۆی بدا خۆی یەکلا بکاتەوە، پێکەوە دانشن بتوانە ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری کەرکووک هەڵبژێرن لەبەرەوەی لە غیابی پارێزگاری کەرکووکە ئەم بڕیارانە دەرچێ. ئەگەر پارێزگار دابنرایە بێگومانم بڕیارانە هیچی دەرناچوو. هەڵبەت ئێمە پێمان وایە سەرەڕای ئەو سازش و ڕێکەوتنە ژێر بە ژێرانەی لایەنی کوردی لەگەڵ دەوڵەتی عێراقا کردوێتی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان. بەڵام حکوومەتی عێراقی وەکو براوەی جەنگ خۆی ئەژمار دەکا وا حسابەکە کە کەرکووکی بە زەبری هێز گرتوتەوە. بۆیە لە پاش 16 ئۆکتۆبەرەوە دەبینین حکوومەتی عێراق تەواوی ئەجندا و بڕیارەکانی خۆی لە شاری کەرکووک جێبەجێکە. بڕیار و ئەجندەکانی حکوومەتی عێراقیە ئیدارەی کەرکووک تەواوکەری ئەجندا و بڕیارەکانی حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراقا کابینەیەک لە دوایەکەکانی دەوڵەتی عێراقی نوێیە. ئەم بڕیارانەی ڕاکان سەعید لە کاتێکدایە کورد ناتەبا و ناکۆکە لە نێو خۆیدا و ناتوانێت پۆسی پارێزگاری کەرکووک یەکلایی بکاتەوە و پێش بە دەرکردنی ئەو بڕیارانە بگرێت. هەر ئەمەش وای کردووە کوردانی دانیشتووی کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی تر ئێستا خۆیان بە بێ پشت و پەنا بزانن، یەکێتی و پارتیش بە بەرپرسیار دەزانن کە بەهۆی ململانەی سیاسی و حزبیەوە ئەو دۆخەیان خوڵقاندووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.